مردنیەکی بێگۆڕ لە سەرزاری پەرلەمانتارانی عێراق ڕاگەیەنراوە کە پەرلەمانەکان کۆچی دوایی کردووە. ئەمەش بەهۆی ئەوەی کە ئەنجومەنی نوێنەران نەیتوانیوە بەرپرسە گەندەڵەکانی عێراق دەستنیشان و تاوانبار بکات. حەنان فەتلاوی ئەندامی ناسراوی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاند کە پەرلەمانی عێراق لە دەمێکەوە مردووە. بەداخەوە دەیڵێم ڕۆڵی چاودێری ئەنجومەنی نوێنەران شکستی هێنا و ئیدی دەبێت لەمڕۆوە ئەنجومەنی نوێنەران چیتر دانیشتەکانی ئەنجام نەدات، چونکە شکستی هێنا لە لابردنی وەزیری کارەبا لە پۆستەکەی و شکستی هێنا لە لابردنی وەزیری بەرگری تەنانەت پاش ئەوەی گەیشتنا ئەو بڕوایی توانای وەڵامدانەوەی نییە. شکستیان هێنا لە بانگێشکردنی سەرۆگوەزیر، شکستیان هێنا لە پرسیارکردنی پەرلەمان لە وەزیری خوێندنی باڵا. بەمەش ئەنجومەنی نوێنەران لە توانایدا نییە هیچ بەرپرسێک بانگێشت بکات، لە توانایدا نییە پرسیار لە هیچ بەرپرسێک بکات، لە توانایدا نییە لێکۆڵینەوە لەگەڵ هیچ بەرپرسێک بکات و لای بدات. کەوابوو ڕۆڵی چاودێری ئەنجومەنی نوێنەران سفرە. بەمەش من سەرخۆشی لە خەڵکی عێراق دەکەم و پێم ناخۆشە من بەشێک بم لەم دامەزراوەیە کە شکستی هێناوە. کازم سەیادی ئەندامی فراکسیۆنی دەوڵەتی یاسا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە هەمان شێوە مردنی پەرلەمانی عێراقی ڕاگەیاند، بەڵام هەندێلا بۆ چوونی سەیادیان بۆ پاکردنەوەی گۆڕەپانی سیاسی خۆی وەسف دەکەن، هۆیەکەشی کە پەرلەمان نەیتوانیوە دۆسەی وەزارەتی کارەبا و بەرگری یەکلایی بکاتەوە. وأنا أقول وداعا للعراق وداعا لممثلي الشعب. منش دڵێ ماڵاوە لە عێراق، ماڵاوە لە نوێنەرانی خەڵکی عێراق، ماڵاوە لە ئەنجومەنی نوێنەران. ئەوەی ئەمڕۆ ویستی گەندەڵکاران ڕسوا بکاتوە بەداخێکی زۆر گرانەوە. ئێمە ئەمڕۆ بەشداریمان کردە تاوانی کوشتنی خەڵکی عێراق و کوشتنی لەشکری عێراق، چونکە ئەمڕۆ دەبێت خەڵکی عێراق ئاگادار بێت لە مەسەلەیەکی زۆر گرنگ کە ئەویش دۆسیەکانی گەندەڵیە لەگەڵ گرێبەستا گەندەڵەکانی نێو وەزارەتی بەرگری. گەرسەیری شەقامی عێراق و خۆپیشاندانەکانیان بکەین. یەکەم ماشەیەکی کە بەرچاومان دەکەوێتن هەڵوەشانەوەی پەرلەمانە کە تاکو ئێستا وەک دەڵێن هیچ سوودێکی نەبووە. نعتبر أن هذا البرلمان هو برلمان. ئێمە وای دەدەنین ئەم پەرلەمانە ئەمری خوای کردو و پەرلەمانێکی ئەو پەری شکست خواردووە. احنا لا نمتلك حكومة. ئێمە حکومەتمان نییە، پەرلەمانیشمان نییە. پەرلەمانی مریە هەکە ئەو شخواعی بکەن هەمی دەستقەڵە خۆدەن و یەک ڕۆژێت پەرلەمانی ڕوونانێن. داواکاری جەماوەرانی ڕۆژانی هەینی بە هەڵوەشانی پەرلەمانی عێراق چەندین لێکۆڵینەوەی نێودەوڵەتی بەدواداهات کە ڕاگەیەنراوە لاواسترین پەرلەمان لە عێراق ئەم خوڵە بووە، هەروەک هەندێک لە پەرلەمانتارەکانیش دان بەوە دەنێن. سڵاح بامەڕی دەنجی ئەمریکا، بەغدا.